دیارە ئیسلام بە هەر جۆرێک بێت پێشێلکاری بەرامبەر مرۆڤ قەدەغە دەکات و دوورە لە هەر بەهاکی ئیسلامەوە. قورئان فێرمان دەکات لا تەظلیمونە ولا توظلمون، زوڵم مەکەن و زوڵمش قوبوڵ مەکەن، کە ئابوو ئیسلام دژ بەوەیەکەوە زوڵم بکرێت. جا ئایا بە باگراوندێکی ئایا بە باگراوندێکی ئیسلامیە یاخود بە ئالمانیە و لەژێر بەرگێکی تردایە، کە ئابوو هەر یەکێکیان بێ ئێمە دەزانین کە ئیسلام لەگەڵ ئەو زوڵم و ستەمکاریەدا نییە. جا ئەوەی کەوە ئێران دەیکا یاخود بوونە تورکیا دەیکا یاخود هەر کەسان داعش دەیکا هەر کەسێک کە دەیکا بە ناوی ئیسلامەوە باگراوندێکی ئیسلامی وەرگرتووە، ئیسلام دژی ئەوەیە پێت ئەڵێ وەرەوە سەرچاوەکە بخوێنەوە بزانە ئیسلام بۆ کامیان هاتووە، بەراورد بکە ئێمە میزانمان هەیە تەرازومان هەیە. ڕفتاری ئەمانە کە بۆنە تورکیا یان ئێرانیان داعش هەرێکیانە بیخە لایەکی تەرازوو و ئیسلامیش کە سەرچاوەکەیت بیخە لایەکی تەرازوو بزانە بنەما و ڕفتاری ئەوانە تا چەند لەگەڵ ئیسلام یەک دەگرنەوە. ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە ئیسلام چەندە دژی ئەوانە. کردارەکان تەناوە بۆ ئێمە ئەوەندەی پێمان کرا دیاتر دیارە بڵین ئێمە وەکو مامۆستا زیاتر هەر بەخسە دەتوانین هۆشیارکردنەوەمان زیاتر لەسرە میهنەکەمان هەر ئەوەیە. شۆڕشی ئێمە شۆڕشی قەڵەمە، شۆڕشی قسەیە کە پێغەمبەر خاصم دەفەرمێ ئەفضل الجیهاد کەلیمەت حق عند سوڵتان جائر، گەورەترین جیهاد ئەوەیە کە کەسێک قسەیەکی حەقکە بەرامبەر زاڵمێک، کێمەش قسە حەقەکە دەکەین بەرامبەر هەر کەسێک بێ. جا ئێمە سنگۆی ئێمە میحرابە کە ئێمە لێوە قسەکانی خۆمان پەیامەکانی خۆمان دەگەێنین تهدیدی ئەوەی تورکیا دەکەین کە بوونە بەرامبەر شوێنێکی یان بوونە هەتاوە ئێستا بەرامبەر شوێنەکانی تریش دەکرێت وەکو بادینان. بەڵێ